ئەوانەی لە سەرەتای هۆشیار بوونەوەیان بەڕووی دنیا و سەرەڵدانی سەرەتای هەستکردنیان بەوەی ئەبێ ڕوانینیان و وردبینانە بێ و لەوێشەوە هەڵوێستیان هەبێ لە ژیانی مرۆڤدا زۆر نین و ئەکرێ بووترێت دەکمەنن. لە خوێندنەوەی لاپەڕەکانی ژیانی کەسانی ناسراوی دنیای هەڵسوڕاوان لەگەڵ وشە و نواندنی هەڵوێست بەرامبەر ئەو قۆناغەی تیایدا ژیاون لە مێژووی هاوچەرخی کووردا لە لایەنەکانی سیاسی و ڕۆشنبیری و ڕۆژنامەنووسیدا ناوی حلمی عەلی شەریف درەوشاوەیە. خوێندنەوەی ژیانی ئەم مرۆڤە بە وردی لە تەمەنی لاویەوە بۆمان دەرەخا کە زوو درکی بەوە کردووە خزمەتی خواستەکانی گەل لە ڕێگەی دابینکردنی وەسیلەکانی ڕاگەیاندن و پێگەیاندن و هۆشیارکردنەوەی خەڵکەکەیەوە بێت و گەلی هۆشیارەزانێ چۆن بەرەنگاری کۆس بوو تەگەرەکانی ڕێگەی بەرەو پێشەوە چوونی ئەبێتەوە. لەبەرەوە لە ڕێگەی تێکۆشانی سیاسیەوە لایەنی کاری ڕۆژنامەنووسی هەڵبژارد کە ببێتە سەرچاوەی ئەو هۆشیارکردنەوەیە و هەستکردن بەو بەرپرسیارەتیە. کە حلمی خۆی و ئائیلەی پەروەدەی گەڕێکی دەرگەزیان ماڵەکەیان بەرامبەر ئێستای ئەسحابە سپی بوو، بڵێ ئیتر بەو حکومەی کە نزیک بوو ئێمە دۆستایەتی و ڕەفاقەتێکی زۆر لە مناڵیەوە پەیدامان کردبوو. کاک حلمی لە مەکتەب لە قوتابێ زیرەکەکان بوو. عادەتەن ئەو زەمانە لە سۆنفێکە ئەگەر 40 کەس بوون تەلە بە زیرەکەکان تاکو پێنجەم و تاکو دەم دایمە شتێکی معلوماتێکی تازە بووە لە معلمەکان وەرگرتایە دەستیانە کرد بە یەکەوانی و زیاتر ڕەفاقەتیان پەیدا ئەکرد کە حلمی یەکێک بوو لەو کەسانی کە زیرەک بوو لە مەکتەبە. من پێشەوەی بە خزمەتی بگەم بە نامە یەکترمان ناسی. لە ساڵی 48دا ئەو سەردەمە کاک حلمی یەکێک لە لێپرسراوە چالاک و هوشیارەکانی پارتی دیموکراتی کوردی عێراق بوو. هەم لە سانەوی لێپرسراوی خوێندکاران بوو، هەم لە لەجنەی محەلی و هەم لە لقشدا بوو. کاک حلمی لە بەغداش لە کولەی هەندسە قبول کرا. جارێکیان دیم لەوێ دەرێژ دیم دیسان زۆر چالاک و کار خەباتجێڕشی چاپوک و هوشیارە. من بەڕاستی ئەو سەردەمە ئەو لە ئێمەمانە زۆر هوشیارتر و تێگەیشتوتر بوو. ئێمە لە چاو ئەوە لە دوا بووین. ئەو سەردەمە حکم درا لە کولەی هەندسە بێبەش کرا، چۆ زیندان و هەتا هاتە دەرێ ئێمە بڵێن گەیشت بووینە پلەی مەسئولیەت لە پارتیدا کە هاتە دەرێ دیسان دەستی کردەوە بە خەبات لە سلەیمانی زۆر چالاکانە لە ناو کۆمیتەی لجنەی محەلی کاری دەکرد. ئەو سەردەمانەدا کە خەباتی نهێنی بوو کاک حلمی زۆر چالاک بوو، هەرچەندە کە لە ژێر چاوەدەری پۆلیسدا بوو بەڵام هەمیشە خۆی دەدزیەوە لەیان و ژیرانە کاری دەکرد. ئەو سەردەمێک من لە سلەیمانی لێرە مختەفی بووم لە ساڵانی 57 و 58دا. ئەو وەختە ئەو لێرە چالاک بوو لە ناو لەجنەی ناوچەی سلەیمانیدا و کاری زۆر باشی دەکرد. هەردووکمان گیرا بووین لە گرتوخانەی سلێمانی پاش ئەوەی کە لە هێنانەوەی تەرمەکەی خوا لێ خۆش بوو شێخ مەحموودە بوو بە خۆ پیشاندان و ئێمە و گەلێکی تریان گرت. بەو شێوەیە من لە نزیکەوە لەو کاتەوە واتە لە مانگی ئۆکتۆبری 1956ەوە ئێمە یەکتریمان لە نزیکەوە ناسی. حلمی عەلی شەریف لە ساڵی 1930 لە شاری سلێمانی لە گەڕێکی دەرگەزێن هاتوۆتە دنیاوە. لە باوکو دایکیەوە لە بنەماڵەیەکی بازرگان بوون، بۆیەشان بەشانی سیاسەت و نووسین بەکاری بازرگانەتی و پیشەسازی بۆ بەڕێوەبردنی باری ژیان و گوزەرانی هەوڵی داوە. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە سلێمانی تەواو کردووە. تەنیا ساڵی پێنجەمی ئامادەیی بەهۆی دوورخستنەوەی بەهۆی کاری سیاسیەوە لە ئامادەی باقوبە تەواو کردووە. بەهۆی پارتایەتیەوە سەروەختێکی باشیش لە تەک گرتوخانە و بەندیرخانەکانی عێراقدا سەرۆکاری هەبووە و دەستگیر کراوە. وەک مامۆستا حلمی عەلی شەریف خۆی لە بیرۆوەریەکانیدا ئەڵێ گرتوخانەکانی تاقیقاتی جینایی لە بەغدا، سلەیمانی،
کەرکووک و گرتوخانەی کەرخ و ماوقیف سەرا و بەندرخانی مرکزی لە بەغدا و باقوبە و گرتوخانەکانی کووت و بەدرا میوانداریان کردووم. حلمی عەلی شەریف بەهۆی کاری سیاسیەوە لە زانکۆ لە بەشی ئەندازیاری بێبەژە بێت. بەڵام لە ساڵانی 1975-1976 لە زانکۆی مستەنسەریەوە کۆلیژی قانون و سیاست تەواو دەکا. مامۆستا حلمی عەلی شەریف سەبارەت بە کاری ڕۆژنامە نووسی خۆی دەڵێت بە زۆر ناوی نهێنی و نازناو یان بێناو بابەتم نووسیوە، بە تایبەت لە ڕۆژنامەی خەبات و نور و هاوکاری. مامۆستا حلمی عەلی شەریف لە بەیان و ڕەنجین و ڕۆشنبیرینە و ڕۆژنامەی ئەلئیتیحادی بەغدا و گۆڤاری ئەلفبا و هاوکاری و دەنگی گێتی تازە و ژین و خەبات و نوردا نووسینی هەیە. پیاوێک بوو خۆی حەزی بە دەرخستن ناکرد و یەکێک لە هەرە ڕەوشتە بەڕاستی بە نرخەکانی ئەوە بوو کەوا پیاوێکی خۆنەویست بوو، پیاوێک بوو هیچ هەڵپەی دەسەڵات و پلە و پایە ناکرد. لەوێ لە خەباتە ڕاستی لەگەڵ مامجەلالە دوانەیەکی زۆر سەیر بوون، زۆر بەتوانا بوون، زۆر چالاکیکی ئەجگار زۆریان هەبوو لە موتەربەکردنی مێشکی ئەو قوتابیانەی کە هاتن بۆ بارەگا و بە تایبەتی قوتابیانی جامیعە بە بیرروباوەڕی کوردایەتی. شۆڕشی کورد دەستی پێکرد و کە شۆڕشی کورد دەستی پێکرد من یەکێ لەوانە بووم کە گیرام، یعنی لە پاش تەخەڕوجم بە 4 ڕۆژ من گیرام و کاک حلمی ئەوان طبعاً چوو بوون التحاقیان کردو بە شۆڕشی کوردەوە و هەنێ شان خۆی و مامجەلال و کاک عەلی عەسکەری ئەوان هەنێ شانەی سەرەتاییان دروست کردبوو لە ناو شۆڕشە. ئیتر ئەو شانە چەکدارانەی کەوا دروست کرابوون پێشتر توانیان دوای ئەو میلەتە بکەون و کۆیان بکەنەوە و جارێکی تر بیان خەنەوە گەڕ، بەڵام بە شێوازێکی تر، شێوازێکی ڕێکخرا و مرەتەب و بە بیر و باوەڕەوە. شۆڕشیان ڕێخستەوە و لە دوای ئەوە بە فترەیەک ئیعلانی شۆڕشیان کرد، مەکتەبی سیاسی ئیعلانیان کردکەوە شۆڕشی کورد دەستی پێکرد. ئەو وەختە ئەو تەڵەبە بوو لە کولی هەندەسە، من لە سانەوی بووم. لەو ساوە کە پێشترش بەنامە بیر و ڕامان ئاڵوگۆڕ دەکرد زۆر لێک نزیک بووین لە بۆ چوونە کارمەندە، هەردووکمان بە ئیستلاحی ئەو سەردەمەی ئێستا باڵی چەپی پارتی بووین لە ناو پارتیدا لە ئەنگری گۆڕانکاریە بنەڕەتیە چەپەکان بوون کە پاشان لەسەر دەستی مامۆستای نەمر برای مەحمەد جێبەجێ کرا لە کۆنگرەی دووەم و سێمدا. بۆیە دەتوانم بڵێم ئەو بەدرەژای ئەو مدەتەی کە یەکترمان نەچوێت تا ڕۆژی کە ئەمری خوای کرد هیچ اختلافێک لە بینماندا ڕووی نەداوە. حلمی عەلی شەریف و هێزەکەی ڕویان کردە هەورامان لە ماوەیەکی کووردا مەخفەری پۆلیسی سۆسەکان و بیارە و تەوێڵەیان گرت، چەک و تەقەمەنی و کەلوپەلی جۆرا و جۆریان دەستکەوت، دیلەکانیان ئازاد کرد. لەوێش جارێکی تر هێزی پێشمەرگەی ئەو دەبەرەی ڕێکخستەوە. لە چالەکیەکی تردا حلمی عەلی شەریف خۆی لە سەنگەردا بێت لە نێوان دەرگا شێخان و وەزنێدا بریندارە بێت. دواتر حلمی عەلی شەریف ڕووەکاتە بنکەی ئاوە کورتەی لای ماوەت، لەوێ کارەکانی مەکتەبی سیاسی ئەنجامەدات. لە هەموو شتێک گرنگەکاندا کاک حلمی کادرێکی هوشیار و ژیر و لە پێشەوە بوو. بۆ نمونە لە دانانی یەکێتی خوێندکاراندا یەکێتی لاواندا دەوری هەبوو، بۆ وەختی کە کاری ڕێخستن لە جەیەک شلۆق دەبوو کاک حلمی دەنێردرا بۆ چاکردنەوە و ڕێخستنەوەی لەوانە دەوری هەبوو. لە زیندانە زۆر قارەمان بوو لە کە نەفی کرا مدەتی نەفیەکەشی بەسەر بەرزی بردەسەر 59دا چوو بۆ چین بە نایەتی ڕۆژنامەی خەباتوە، لەوێ هەموو لە چین گەڕا و دەورێکی باشی نوان لە دەرخستنی ڕوویگەشی پارتی لەوێ و ڕوویگەشی خەباتی کوداتی. کاک حلمی پیاوێک جار زیرەک بوو، پیاوێکی بۆ نمونەی زیرێکی بۆ دێنمەوە 59 چوو بوو بۆ ئەوە پاش 30 ساڵ
وتاری نووسی لەسەر چین ناوی ئەو چینیانەی لەبیر مابوو کە دیونی و کە قسەی دوان دوێنی و قسەی لەگەکردن ببێ ئەوەی کە بیرەوەریەکانی مابێت لە یادداشتی شتیوادانی هەر لەبەر ئەو ناوانەی لەبەر بوو و شتەکانی ڕووداوەکانی هەموو زۆر بەڕاستی دەجێڕایەوە کە هات بۆ ئەوروپا بۆ بەشداربوون لە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی خوێندکارانی کوردە ئەوە ساڵی 1960 بوو مانگی ئاب لە بەرلین ئەو کۆنگرەی بەڕاستی کۆنگرەیەکی گرنگ بوو لە مێژووی کۆمەڵی خوێندکارانە چونکە چەند کەساتێکی ناسراو لەو کۆنگرێدا بەشدار بوون لەوانە خوارێ خۆشبووان جەنەڕاڵ ئیحسان نووری پاشا کە لە تارانەوە هاتبوو دوکتۆر کامەران بەدرخان کە خۆی لە ئەوروپا ئەژیا لە پاریسەوە هاتبوو عەبدوڕەحمان قاسملو کە ئەو کاتە لە پراگە ژیا و کاک حلمی عەلی شەریف کە بە ناوی پارتی دیموکراتی کوردستانەوە هاتبوو بۆ ئەوەی لەو کۆنگرێدا بەشدار بێت لە تاریکی شەوە زەنگە لە گۆمێکی قوڵ و مەنگە تروسکەیەک بە حاڵ دیار بوو سەنگی تاریکی لێبار بوو لە ناو چێ و هەردەی دێهات پڵنگێک هات سەرسەم و مات لە ناو گڕی ئاگری سوور تەرزەی بەهاری وەک بلور لە توێی باڵی باڵارێکدا لە ئاسمانی چەند شارێکدا بریسک و هوڕی خەنجەرێک ئەیدا لە چاوی ڕەهبەرێک وتی شەو تروسکەی ژین یان ئاگر و تەرزەی زیوین ئەم شتانەی دوژمن بەیەک چۆن چوونەتە ڕووی نامەیەک من ئەتوانم بڵێم سەرەکی ترین پیاوی عاقڵی ناوی پارتی دیموکراتی کوردستانی جاران بووە لەم دوایەشە کە نزیکی مام جەلال بوو و لە باڵی مەکتەبی سیاسیشە کە کارێک کرد وەختی خۆی و تا دوجار وازی لە حیزبایەتی هێنا بەڕاستی لەو چەند ساڵی دواییە هەرچەند خەمخۆرێکی دڵسۆزی بزوتنەوەی کوردایەتی بوو. حەلمی عەلی شەریف وەک ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جگە لە بواری کاری سیاسی و ڕێخستن و دیبلۆماسی و ڕۆژنامەگەری ڕۆڵی گرنگ و دیاری هەبووە لەگەڵ برای مەحمەد و مام جەلال و عولەما و عومەر دەبابە و عەلی عەسکەری دوایەوەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و عەبدولکەریم قاسم تێگەچێت ئەو بەنهێنی ڕووەکاتە خانەقین جارێکی تر سەر لە نوێ زنجیرە ڕێخستنەکانی پارتی لە ناو خانەقین و جەلەولا و کەلار و باوەنور و دەربەنی خان و هەورامان ڕێخستەوە حەلمی عەلی شەریف وەک سەرکردەیەکی سیاسی و دیبلۆماسی و ڕۆژنامەوانی و سەربازی مەیدانی شۆڕشی ئەیلول لە بناری بەمەوە بۆ هەورامان و ماوەت و چەمی ڕەزان و ناوچە جیاجیەکان ڕۆڵی گرنگی هەبوو وەک ئەندامێکی مەکتەبی سیاسی شۆڕشی ئەیلول لە کایە سیاسی و سەربازیەکاندا بڕیاری پراکتیکیدا زەکی عەلی شەریف خوشکی مامۆستا حەلمی عەلی شەریف دەیگەڕێتەوە سەرەتای شەستەکان مامۆستا حەلمی بەنیازی ئامادەکردنی پێشمەرگە لە گەرمیان و خانەقین ئەمانیشی لەگەڵ خۆیدا بردووە زەکیەخانەڵێ کاکەم سەرەتا لە دەربەنی خانەوە دەستی پێکرد و لە باوەنور لایدا و کۆبوونەوەی بەڕێخستنەکان کرد و ئامادەی کردن بۆ شاخ و پاشان چوونە خانەقین و لە ماڵێکدا ماینەوە کە حیزب بۆی ئامادە کرد بوو ماوەی 3 مانگ لە خانەقین ماینەوە ڕۆژانە لە ڕێگەی یەکێک لە ڕێخستنەکانەوە بە ناوی یاسین تێبینیەکان و ڕاستپاردەکان دەگەێنرانە ڕێخستنەکان و ئەو کەسانی کە ئامادەی کردبوون بۆ مەفرەزەی سەرەتاییەکانی پێشمەرگە تا بچنە شاخ کاک حلمی کرا بە لێپرساوی لجنەی ناوچەی خانەقین بۆ خۆسازدان بۆ شۆڕش دروستکردنی هینی چەکدا لەبەرەوە ئەگەر دەوری ئەو باسکەین لە شۆڕشیشدا یەکەم دەستەی پێشمەرگەی
پارتی لە ناوچەی خانەخین و بەمۆ کاک حلمی دروستی کرد و هەر لەوێ بناغی ئەو داینا و توانی دەیان کەس چەک کۆ بکاتەوە و چەکدار بکە و ڕێبەریان بکە و فێران بکە و لەوێش لە شەردا دووجار بریندار بوو بەڵام شکر هەر دووجار بە سەلامەتی دەرچوو. لە دوای ئەوەی کە بڵین لە خانەقی دووجار بریندار بوو هات بۆ دەڤەری بڵین ماوەت ئەو دەڤەرەی کە نزیک بوو لە مەکتەبی سیاسی و لە ئەشکەوتی مالومە بڵین مەکتەبی سیاسی لە ئەشکەوتی مالومە بوو و ئیتر ئەو لە ماوەتە مهمەتی ئەوە بوو کەوا ئیزگەی دەنگی کوردستان دانێ لە کێوەڕەشیان اختیار کرد مەقابل بە ئاو کورتێ و عیساویە لەوێ و من چوو پاشەوەی کە ئیلتحاقم کرد بە شۆڕشەوە یەکەم شت چووم سەردانی کاک حلمیم کرد لەوێ لە ئاو کورتێ سەرقاڵی ئەوە بوو کەوا ئامادەکاریە کرد بۆ دانانی ئیزگەی دەنگی کوردستان لە لووتکەی کێوەڕەش وە چەند جارێ لەگەڵ یا سەرکەوتم بۆ ئەو لووتکەیە حقەت شوێنێکی زۆر بەرز بوو و تەبیعی بە سەرپەرشتی ئەو ئیزگەی یەکەم ئیزگەی دەنگی کوردستان لە سەر کێوەڕەش دانرا. نەوشیروان مستەفا ئامین لەبارەی مامۆستا حلمی عەلی شەریف دەڵێ لە ساڵانی پەنجاکان کە هیچ وەسیلەیەکی ڕاگەیاندن نەبوو ڕۆژنامە ئەو ڕۆڵەیە بینی ڕۆژنامەی ژین دەچووە هەموو ماڵێ کۆمەڵێک نووسەر تێیدا دەیان نووسی لەناو ئەو نووسەرانەدا کاک حلمی عەلی شەریف یەکێ بوو لە نووسەرە چالاکەکان زۆر هەفتە و تارێکی سیاسی بۆ ڕۆژنامەی ژین ئەنووسی کاک حلمی ئەوسا یەکێک بوو لە سەرکردە ناسراوەکانی پارتی و لە ڕوانگەی حیزبەکەی خۆیەوە لە ڕووداوەکان ئەدوا من بێەوەی لە نزیکەوە کاک حلمی بناسم لە ڕێی ژینەوە ئاشنای ناوەکەی و بیر و باوەڕی بوو کە ڕۆژنامەی خەبات بە یەکجاری بوو بە عەرەبی جگە لەوەی یەکێ بوو لە ڕێبەرەکانی ڕۆژنامەکە گۆشەیەکیشی بە ناوی ئاسۆوە ڕۆژانە لەژێر سەرناوی ئەتەعلیق سیاسیدا نووسی لەم گۆشەیەدا بە زۆری باسی لە خەباتی ڕزگاری خوازانی گەلان و ڕووداوە گرنگەکانی جیهانە کرد و هەوڵی ئەدا لەگەڵ خەباتی ڕزگاری خوازانی کووردا بەراوردی بکات و پێچیانەوە ببەستێتەوە. نەوشیروان مستەفا ئامین سەبارەت بە حلمی عەلی شەریف دەڵێت کاک حلمی ڕۆشنبیرێکی گەورەی خاوەن بیر و باوەڕ و هەڵوێست بوو بە کوردی و بە عەرەبی دەینووسی نووسەرێکی بەتوانە و قەڵەم ڕەنجین بوو لە ژیانی خۆیدا ئەیتوانی پلۆپایی زۆر بەرز لە دام و دەستگاکانی حکوومەتدا وەربگرێ بەڵام خۆی پیاوێکی ئەوەندە نەفەس بەرز بوو پێزی نەدەهات بچێتە ژێرباری پلۆپایی حکوومەتیەوە بەڵکو بڕەنجی شانی خۆی و بەسەر بەرزی ژیا. کا حلمی ئەیزانی قسە بکە ئەیزانی قسە بکە و هەدەفی قسەکەشی ئەیزانی لەبەرەوە تەسەلسولەکەی نەئەگۆڕی لەبەرەوە بە زەکاوەت قسەیە کرد و بوو ئەوەی کە ئێمە بالئیجماع کە دائیمە بۆ ئەو ئیشتیباعاتانە وەکو پێشەنگ بیبین لەگەڵ خۆمە بێمن ئەوەڵ کەڕەت من بەفکرمە من بردم خۆی و مامۆستا عولەما بۆ ماڵی عوقەیلی کە سێرمان کرە و کۆمەڵە زابطەی لەو وەقتا سیرا هەبوو هەر نێزامی حکوم ئیشتیراکی بێ یا غەیرە ئیشتیراکی بێ عوقەیلی ڕێئی وابوو لەگەڵ ئەو زابطە گەورانە کە ئیقتصادی حڕ نێزامی اقتصادی حڕ کە هەموو شتێ بەدەست دەوڵەتەوە بێ ئیشەکە ناڕوە کە حلمی لە ئیجابی دایەوانەیە مشەبع بوو بە ڕوحی فەلسەفەی مارکسی و ئەمانە بەو ڕۆحەوە لەو بەینەشە ئێمە حرەکەی ماوی بەقەوەت بوو هەچی کتێبی ماوی هەیە لە بەرمام و جا کە حلمی نیقاشی ئەو مەسەلەیە کرد ئیتر بوو بە سەبەبی ئەو کۆمەڵە زابطە ببن بە دەستی ئێمە کە حلمی ئەتر بەرەبەرە لەو فیترەیە دەستی کرد بۆ ئیشانە
وجەریدەی نور کە دەرکرا بوو بە ڕئیس تەحریری جەریدەی نور و ئیستیمراری کردانی هەیە تا بەیانی ئازار. لە پاشان لە پێشمەرگایەتیشرا گوازرایەوە بۆ کاروباری تەنزیمی دیارە تەبەن کاک حەمی لەو خۆناغەدا گەیشت بووە ئەندامی کۆمیتەی سەرکردایەتی لەژنەی مرکەزی یعنی و ناسرا بوو ئیتر بوو بە شخصەتێکی ناسراوی پارتی لە سەرخستنی باڵی چەبدا لە ناو پارتی لە سەرخستنی بیر و باوەڕی پێشکەوتن خوازدا بە تایبەتی مەسەلەی دانانی دروشمی حکوومەتی دیموکراتی گەلی ئیسلاحاتی ئەرزی وەکیەکی ژن و پیا و لە مەسائیلی چاکردنی بنەڕەتی کۆمەڵایەتیدا دەورێکی باشی هەبوو لە کۆنگرێسەکاندا کە بەشدار دەبوو بە زانیاری و هوشیاری خۆی ئەو مەسەلانەی باش ڕوون دەکردەوە. دیارە لە ناکۆچی نێوان پارتیدا ئەو لەگەڵ باڵی مەکتەبی سیاسی بوو یانی چونکە باڵی لەژنەی کۆمیتێ مەرکەزی هەموو دوو کەس نەبێ لەلایەک بوون و من و کاک حەمی لەو سەردەمەشدا هاوبیر بووین. پێمان خۆش نەبوو ئەو دوو بەرەکیە ببێت، پێمان خۆش نەبوو ئەو جیابوونەوە ببێ. هەوڵمان زۆردا من و کاک حەمی بۆ ئەوەی کارێک بکەین کە ئەو لێکترازانە نەبێت لە ناو پارتیدا، بەڵام سەری نەگرت. یەکەم چالاکیان لە نێوان حاجیلەر و زەڵکەدا بوو. لەو چالاکیەدا چەندین دەستکەوتیان هەبوو. لە شەڕی شاوازیدا قۆڵی حلمی عەلی شەریف بریندار بوو. سەلمەخانی کچیشی عەلادینی بیارە هاوسەری عەلی ئەحسان بەگ چارەسەری کرد و قۆڵی بۆ تووریەوە. دواتر هێزی بەمەوە بە سەرکردایەتی حلمی عەلی شەریف مەخفەری پۆلیسی هاوسورک و مەخفەری پۆلیسی مەحموود قەجەر و مەخفەری پۆلیسی سەرقزل و مەخفەری پۆلیسی چوارکڵاویان گرت. چەندان چەکی جۆرە و جۆر و تەقەمەنی و جیاز و کەلیپەلی جۆرە و جۆریان دەستکەوت و هەموو دیلەکانیان ئازاد کرد. ئەم زنجیرە چالاکیە جیاجیانە سەنگ و قورسایی گەورەیان هەبوو. ڕۆڵی گرنگ و پڕ لە بەهای حلمی عەلی شەریف وەک سەرکردەیەکی سەربازی مەیدانی و هێزی پێشمەرگەی بناری بەمۆی خستە ڕوو. دەیان گەنج لە سەراپان ناوچە جیاجیەکانەوە ڕویان کردە دەربەن بێلولە و بوون بە پێشمەرگە. کاک حەلمی طبعاً وەکو ئینسانێکی ڕۆشنبیر و زۆر تێگەیشتوو لە هەموو بوارەکانە و زانا و دانا تەکلیفم لێ کردە هات بەعزێ محازەراتی ئەدا لەو پەیمانگایە کە یەکەم پەیمانگای کادری بوو کە لە ئینا بوو. زۆر لەگەڵ سەرکردایەتیە زۆر منسەجم بوو لەگەڵ مام جەلالە، لەگەڵ زەبیحیە، لەگەڵ تەنانەت مامۆستا ئیبراهیمە. پیاوێکی زۆر زۆر خۆشەویست بوو، زۆر هێمن بوو و هیچ کاتێ من هەستم نەکردووە لەو فترەی کە لە ڕۆژنامەی نور بە یەکەوە ئیشمانە کرد. هیچ گرژیەک یا ناکۆکیەک کە بێ لە بینی ئەو هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی. پیاوێکی زۆر زۆر ڕێزدار بوو بەڕاستی. ئەوانەی لێوەی نزیک بوون ئەتوانم بە پلەی یەکەم بڵێ مام جەلال بوو، جگە لەو خوالێ خۆشوان کاک عومەر دەبابە و شەهید عەلی عەسکەری کۆمەڵێکی تر لە سەرکردەکانی ئەو سەردەمەی پارتی دیموکراتی کوردستان. و لەو کاتانەیە کە لە بەغدا خەریکی دەرکردنی ڕۆژنامەی ئەنور بوو، بێگومان کۆمەڵێک لە ڕۆشنبیر و سیاسیەکانی عەرەبیش پەیوەندی دۆستانە و باشیان هەبوو لەگەڵ کاک حەلمی عەلی شەریفە. پیاوێکی زیرەک بوو، پیاوێکی هوشیار بوو، زۆر حەزی لە خوێندنەوە و لە فێربوون و دیراست بوو. ڕەوشی زۆر بەرز بوو، پیاوێکی دەست و دەم و داوێن پاک بوو، پیاوێکی زۆر بەتوانا بوو لە گونجان و لە پێکاتن لەگەڵ هەڤاڵەکانیدا. لە نووسەرێکی چاک بوو، لە نووسیندا و نووسەرێکی باش بوو و هەروەها سەرڕاست بوو لە هەموو هەڵوێست و شتێک باوەڕی پێی هەبار بیری خۆی دەردەبڕی، باوەڕی خۆی نێدەشاردەوە. وەک کابرایکی ژیر و لێهاتوو مەند بوو، یەکێک لەو هەواڵانە بوو کە دائیمەن
دەیتوانی دەوری پێکهێنان و ناوبژیکردن و پێکهێنانەوە ببینێت لە ناو پارتیدا. حلمی علی شەریف لە یەکێک لە گێڕانەوەکانی داڵێ کە گفتوگۆکانی ساڵی 1970 یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق دەستی پێکرد. مام جەلال سەردانی کردم، بەو پەڕی جددیەوە پرسی پێکردم چینە گفتوگۆ لەگەڵ حکوومەت یان ڕاوێژی جەنابتان چییە لەسەر گفتوگۆ؟ تاڵێ مام جەلال پێیوتم بە حکوومەتم وتووە دانیشتن ناکەین تا چاومان بە مامۆستا حلمی علی شەریف نەکەوێت. پیاوێکی ئەوەنە بە سەلیقە و ئەوەنە وریا و وشیار بوو، هەمیشە بیرم مەکەوێتەوە کە ئەینوسی ئەیوو ئەبێ نووسەران ئاگایان لە خۆیان بێ لەبەر پلە و پایە و دەستکەوت هەڵ نەخلیسکێن، لەبەرەوە خۆی قەت هەڵ نەخلیسکە و قەت وەکو پێم وتی شوێن پلە و پایە نەکەوت بوو بەڕاستی و کە کاری حیزبیە کرد وەکو کادرێکی خوارەوەی حیزب کادێ کرد لە کاتێکا ئەو ئەندامی مەکتەبی سیاسی بوو. پەیوەندێکی باشی لەگەڵ کوردەکانی ڕۆژهەڵاتە بوون ئەو وەختەکە لە بەغا بوون لە بەڕێز جەنابی قاسملو و سەرکردەکانی تری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەوێ لە بەغا بوون و پەناهیندە بوون یا کاری سیاسیانە کرد. دایما هاتن ڕاوێژ و پرس و ڕاوێژیان لەگەڵ کاک حلمیە کرد. من خۆم زۆر جار هەندێکم لەوانە ئەبینی لە لای ئەو. کاک ڕوژدی پاشان لە پێنجی ئەدەبی وێژەی بە یەکەم دەرچوو زەمالەی وەگرچووە بولگاریا، لەوێ دەستی بە خوێندن کرد. دوای چۆ ئەڵەمانیا، لە ئەڵەمانیا ماستەری هێنا لە تیجارەی خارجی، ینی بڵێن بازرگانی دەرەوە. ئیتر ویستی دکتۆرا بخوێنێ، ئیتر لەسەر داوای برادەران و کاک حلمیش هاتەوە بۆ کوردستان. لە کوردستان لە کوێنەکە هەڵبژێرا بە ئەندامی لوزەی مەرکەزی، بەڵام لەبەر ئەوەی پیاوێکی دەستپاک و لێهاتوو ڕێک و پێک و ئەمانە بوو دایان نا بە مەسئولی دارایی برادەرانی ئەمەینی باڵی مەکتەبی سیاسی تێگەیشتی. لەبەر وەکو ئێستا احترامم لەوان بازێک مەسئولی ئیداری بیت ئەبێ پاک بی. ئەم لێچێک و لەوانە و مامۆستا زەبیحی خۆحافی کە پشتگیری تەواویە کرد، چکە هەردووکیان بە تەنگ پارەی حیزبەوە بوون، حەزیان نەکرد پارەی حیزب بە فیڕۆ بڕە. گەڕەی ڕەوان کراوە بێ، ئێسکی زۆردار شاراوە بێ، دێهات بە جوتیار بنەخشێ، پێکاهاتی بۆی ناکشێ، کە خوم ئاسمانی چڵکن کرد بەری ڕۆژی تیالیخن کرد، ئاوی کانی شۆرەکات کرد، دڵی خاچی بێ ئاوات کرد. هیچ لە جێگای خۆی نامێنێ، تەمەن نرخی ئەدۆڕێنێ، شەبەقی ژین ئەبێ بە کەف، ئاواتیش دەخرێتە بان ڕەف، تا چەرخی ژین میلی زەمان وەردەگەڕێ بەرەو ژیان، ئەوسا ڕەش و تاڵ و ماتەم فڕێدرێنە جەهەنەم. لە جێ ئەوان شادی و ئامانج ئەبن بە یاوەری کرمانج. ڕابەرایەتی سیاسی کوردستانی مامۆسای نەمەر حەرمی عەلی شەریفی هەڵبژارد بۆ سەرنووسەری ڕۆژنامەی ئەل-نور کە ڕۆژانە لە بەغدا بە عەرەبی دەرەچوو. ئەو ڕۆژنامەیە لە سەرتاپای عێراقدا بەهۆی ژیری و توانای ڕۆژنامەنووسی ئەوەوە بوو بەناوبانگترین ڕۆژنامەی عێراق و مامۆستا حەلمی عەلی شەریف زۆر دڵی بە ڕۆژنامەی نور خۆش بوو، زۆر خۆی ماندوو دەکرد لەگەڵیدا و دواتر بە بڕیارێکی سیاسی لەلایەن دەسەڵاتدارانی بەعسەوە داخرا. مامۆستا عەباس بەدریەڵێ نور ڕۆژانە 32,000 دانەی لێ چاپ دەکرا و بڵاو دەکرایەوە بێ ئەوەی دانەیەکی لێ بگەڕێتەوە.
یەکێک لە دەستکەوتەکانی 11 ئازاری 1970 دەرکردنی ڕۆژنامەی هاوکاری بوو. مامۆستا حلمی عەلی شەریف کە ماوەی 4 ساڵ خزمەتێکی گەورەی بە ڕۆژنامەی هاوکاری کرد بێ ئەوەی بهێڵێ حکوومەتی عێراقی بۆ مەرامی خۆی بەکاری بهێنێ. سەردەمی 1970 بۆ 1974 بە سەردەمی زێڕینی ڕۆژنامەی هاوکاری دادەنرێت. مامۆستا حلمی عەلی شەریف سەبارەت بە ڕۆژنامەی هاوکاریەڵێ خێراخێرا داوام لێ دەکرا ڕۆژنامەی هاوکاری بخەمە ئەستۆی خۆم و لە ئەنجامدا لە تەک لێپرسراوی یەکەمی دەستگای ڕاگەیاندنی ئەوسا ڕێکەوتم دەسەڵاتی تەواوی بەڕێوەبردننی ئەم ڕۆژنامەیە بگرمە ئەستۆ. توانیمان سەرکەوتوانە ڕۆژنامەکە ببین بەڕێوە و تیراژی لە 500 نوسخەوە گەیاندە چەند هەزارێک. درێژەی بەم کارەدا تا ساڵی 1974 بەهۆی نەخۆشی و هۆی ترەوە چوون بۆ ئەوروپا و ماڵ ئاواییم لە ڕۆژنامەی هاوکاری کرد. مامۆستا حلمی عەلی شەریف خاوەنی چەند بەرهەمێکە لەوانە بیر و باوەڕ و کردەوەکانی گۆرباشۆڤ لە تای تەرازوودا، داستانی نۆرۆز و نەورۆزی کوردستان، دوو لێکۆڵینەوەی سیاسی و چەندان سەروتار و نووسینی تر لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا. لەوانەیە نەوەی ئێستا کەمیان بزانین کە مامۆستا حلمی عەلی شەریف یەکێکە لە هەرە ڕۆژنامەنووسە گەورەکانی کورد لەسەر ڕێبازی تازەی ڕۆژنامەنووسی و لەسەر چۆنیەتی دەرکردنی ڕۆژنامە و لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ڕۆژنامە. من بۆ یەکەم جار لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانە لە سلێمانی ناوی مامۆستا حلمی عەلی شەریفم بیست. ڕۆژان هات و ڕابرد لە دوای دەرچوونی ڕێککەوتنامەی کە ناونرا ڕێککەوتنامەی 29 حوزەیرانی ساڵی 1967 مامۆستا حلمی لەگەڵ شاعری گەورەی کۆچکردو مامۆستا کامەران هاتن بۆ بارەگای ڕادیۆی کوردی لە بەغا کە لەلایەن سەرکردایەتی ئەوسای بزوتنەوەی کوردستانەوە ڕاستپێرا بوون بۆ لێکۆڵینەوە لە وەزعی ئیزاعی کوردی و پێشکەشکردنی پێشنیار بۆ چۆنیەتی پێشخستن و برەودان بە بەرنامەکانی ڕادیۆی کوردی. لەبیرمە لەو سەردانەیە هەردووکیان مامۆستا حلمی و شاعری نەمر کامەران متمانیان بە گفتوگۆ لەگەڵ من و شاعری کۆچکردو جەلالی میرزاکەریما کرد بۆ تێگەیاندن لە چۆنیەتی پەرەپێدان بە بەرنامەکانی ڕادیۆی کوردی. لە بەغا زیکرای 100 ساڵ تێپەڕبوون بەسەر دامەزراننی جەریدەی زەورا سازکرا. کاک حلمی بان کرا بوو، ئێمە منیش چووم لەگەڵیا دانیشتم لە خوارەوە، ئەو هەڵسا بە ئێرتیجالی وشەیەکی کەلیمەیەکی زۆر ڕێک و پێک و جوانی بە عەرەبی وت باسی ڕۆژنامەگەری کوردی و پەیوەندی ڕۆژنامە کوردی بە یەنی عەرەبی و عێراقی و دەوڵەتانەوە. لە ئاخریا من سەرنجی خەڵکەکەی هەموو ڕاجشا بە لای خۆیان زۆر ڕێکپێک بوو بە کەلیمەکەشی بە کەلیمەکی عەرەبی بوو. یعنی ئەمەگە بەڕاستی لە وتار و لە یەنەکانە زۆر سەرکەوت بوو، خاستن بە کوردی ئەوە هەر شانی لە شانی مامۆستا ئیبراهیم هەموو مام جەلالە لە نووسینی کوردیە لە شانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆر پڕۆفیشناڵ بوو و پلەی یەکەمی هەبوو لە نووسینی کوردیە. مامۆستا حلمی عەلی شەریف سەرپەرشتیاری ڕێخستنەکانی ژنانی کردووە، ئەمەش بۆ ئەو دەم سێقەیەکی گەورە بووە بە مامۆستا دراوە. چەند جارێک لە لایەن کۆمەڵی ڕۆژنامەنووسانەوە لە دەرەوەی وڵات بان کرابوو، وەکو سەرنووسەری ڕۆژنامەی ئەننوور. لەو بانکێشتانە کە من بێتەوە یادم ئەوە بوو کە لە ساڵی 1969 هات بۆ بەرلین لەلایەن کۆمەڵی ڕۆژنامەنووسانی ئەڵمانی دیموکراتی بانکراوە لەوێ بۆ ماوەی 1-2 هەفتە میوان بوو، زۆر ڕێزی لێگیرا، زۆر چاپێکەوتنی بۆ ئامادەکرا. ڕۆژنامەی نور کە مامۆستا حلمی عەلی شەریف سەرنووسەری بوو، یەکێ بوو لە هەرە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەوسای عێراق.
عەبدوڕەسوڵ حوسێن کە یەکێک بوو ئەوسا لە قوتابیەکانی بەشی ڕۆژنامە لە زانکۆی بەغا لە کولی ئاداب ئەوسا کولی ئەعلام نەبوو، هەر بەشی ڕۆژنامە هەبوو لە کولی ئاداب لە جامیعەی بەغا. ئەیگوو هەموو ڕۆژێکی دووشەمە لە بەشی ڕۆژنامە نووسی لە زانکۆی بەغا تەرخان کراوە بۆ دیراسە لەسەر ڕۆژنامەی ڕووناچی نور، چۆنیەتی هەڵبژاردننی مانشێت، چۆنیەتی هەڵبژاردننی و سەر وتارەکان، چۆنیەتی تەبیبی ڕۆژنامەکە. مەبەستم لەو جێڕانەوەیە ئەوەیە کە ئەو ڕۆژنامەی مامۆستا حەلیمی عەلیشەریف سەرنووسەری بوو، ڕۆژنامەیەکی ئەوە بەناوبانگ بوو، کرابوو بە یەکێ لە دەرسەکانی بەشی ڕۆژنامە نووسی لە کولێ ئادابی زانکۆی بەغا. ڕۆژنامەی هاوکاری کە لە بەغدا دەردەچوو، من چووم لەوێ کار بکەم. بەڕاستی ئەو دەوری هەبوو لەوەی کە منی لەوێ دامەزران و کاری پێسپاردم و گۆشەیەکەم هەبوو بە ناوی ڕەش و سپی لە هاوکاری. کاک حلمی زۆر تەرجیعی کردم، زۆر یارمەتیشی دام بە حەقیقەت. شەید ئارام ئەو وەختە ئەویش لەوێ کاریە کرد لە هاوکاری. وەختە شەید ئارام بوو، جەلالی میرزا کەریم بوو، سەربەز بامەڕێم و سەلاح شوان بوو، ئەوانی کە تۆ یادم لەوێ کاریانەکرد، منیش لەوێ کارم نەکرد. لەو وەختە پەیوەندیەکی گەرم و گوڕ لە بینی من و کاک حلمی دروست بوو. پێداچوونەوەی نووسین و بابەتەکانی مامۆستا حەلیمی عەلیشەریف لە هاوکاری، ڕۆشنبیری نوێ، بەیان، ئەلنور، خەبات ئەو ڕاستیە سەلمێنن لە ڕێگەڕۆحی نیشتیمان پەروەری و بایەقدان بە یەکێتی ڕیزی گەلی کوردستان هەمیشە لەو ڕابەر و خاوەن قەڵم و لەو کەسایەتیە بیرکراوانە بووە کە بانگی یەکڕیزی و یەک ئامانج و دوورکەوتنەوە لە هەموو دیاردەکانی ئەو جۆرە ناکۆچیانە بووە کە کاریگەری سلبیان ئەبێ لەسەر پاشەڕۆشی گەل. مامۆستای نومەر حەلیمی عەلیشەریف کەسایەتیەکی گەورەی خاوەن فکر و هەڵوێستی لەو جۆرە بوو کە بێ فیزی و هەڵسوکەوتی سادەیی گەشاوە بە ڕۆحی ئینسانی ڕووناکبیرەوە لای هەمووان خۆشەویستی کردبوو. لە ژیانی حیزبایەتی خۆیان کە پێکەوە لەگەڵ هەواڵەکانیان لە کارابوون و لەوە بوون، یەکێ بۆ لە چەپەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان. دواتر کە ئیتیفاقی ئازار بوو، بەیانی ئازار دەرچووە، ئەمان هەردوو باڵەکەی پارتی پێکەوە یەکیان گرتوێتەوە. ئەو لەو یەکگرتناتیان نەبووە، یعنی نەچووە، نە لەگەڵ هیچ لایەشیان نەبووە. وازی لە کاری لەو کاتەوە وازی لە کاری حیزبایەتی و سیاسی هێناوە. دانیشتۆ لە بەغا ڕێزی خۆی گرتووە، لە دەوڵەت نزیک نەبووەتەوە. هەرچەندە جەماعەتێ لەوانە هەر بە ناوی ئەو حیزبەوە لەگەڵ حکوومەتی بەعسا تەعاونیان کرد و لێیان بوو بە وەزیر و ئەوانە داوایان لە کاحلمی کردووە، زۆریش زەختیان لێ کردووە کە لە حکومە بەشداری بکە، وەزیر بێ، چی بێ. ئەوانە هەموو ئەوانەی ڕەت کردوێتەوە و ژیانێکی سەربەرزانە ژیاوە لە بەخا. کاریگەری کاک حلمی لەسەر ئێمە زۆر بوو، لە ناحەیەی خوێنەواری، لە ناحەیەی سەقافی، لە ناحەیەی بیر و باوەڕی چەپە، هەموو شتێک، هەموو کاتێک تەوسیاتێکی ئەیگوول لەو ڕێگایەوە بڕون. دوم ئەو هینێکی تەواوی هەوی لە جیۆپۆلیتیکی کوردیە. ئەیگوو ئەگەر ئێوە جیۆلۆژی کورد نەزانن، جوگرافی سیاسی کورد، لەوانەیە وەزعەکەی کورد بە ئەنتەرنیتێکی خراپا بڕوە، لەبەرەوە ئێوە ئەبێ هەموو ئەوە بە تێر و تەسەلی بخوێننەوە دەور و دوراسیەکەتان جوگرافی سیاسی کورد. ئەو یەکێک بوو لەوانە کە باسی فیدراالیەتی پێش ئۆتۆنەمیش کردبوو. فیدراالیەت ئەویش باسی کرد لە کۆڕێکا لەگەڵ مزەفەر شاویە کەوتنەهین لە کۆنگرەیەکاوەی کە من لە یادمە باسی کردووە کە باسی فیدراالیە تا جوابیەوە ئێمە لە هاتووی باسی حکمی ذاتی بکەین، وتی ئێمە ئەمانەیە باسی فیدراالیەتی کوردی بکەین، چونکە بە فیدراالیەت کورد ئەگاتە ئامانچ و یەکریزی عێراقیش ئەپارێزێت. چەندین ڕۆژنامە نووسی باشەیە لە کوردستان. من ناوێرم بڵێم فلانە کەسم کە دەیان کەس عەزیز دەبێت. الحەمدوللا دەیان ڕۆژنامە نووسی باش پێیا بووە لە کوردستان و ئەوانە ئێستا لە کایەدانە و لە خەباتدانە. ئەگەر لە باسی مردووەکان بکەم، مامۆستا حلمی شەریف چاکترین ڕۆژنامە نووسی کوردی بوو. طبعا لە
جیلی ئێمە لە پێش ئێمە ڕۆژنامەنووسی گەوری کورد مامۆستا برای ئەحمەد بوو کە ئەوەل گۆڤاری گەلاوێژی دەرکردو و نووسینی کوردی داهێنا بەو شێوەی ئێستا و کاک حیلمی یەکەم ڕۆژنامەنووسێکی هەرە بەتوانا بوو لە ناو لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیە ڕۆشنبیرێکی زۆر گەورە بوو ئینسانێکی چەپ بوو بە معنای کەلیمە زۆر معجب بوو بە فەلسفە و سیاست و ئایدۆلۆژیای کۆریەکان هەموو جارێ باسی ئەوەیە کرد و تەجروبەی کۆریا لەگەڵ ڕەوشی سیاسی و ئەوزاعی سیاسی خەڵکی کورد و میلەتی کورد یەگەگرێتەوە کوردستان پڕە لە کانزا و نەوت و گاز و سەرۆتێکی تەبیعی زۆر گەورەمان هەیە لە ژێر ئەرزە عقلێکی خۆماڵیەوێ کە بتوانێت ئەمە بەکاربێنێ بۆ خزمەتی خەڵکی کورد و میلەتی کورد کەڕاپەڕین بوو ئەوەی من ئاگادار بم کە جەنابی مامجال لیبینی و قسە و باسییان کردووە قرار بوو ێژگاری بگەڕێتەوە ئیش بکە یعنی کە هاتەوە بە نیازی ئەوە هاتەوە کە بێت لەگەڵ شانبەشانی برادەرەکانی ناوێچێتی کار بکە ئیتر ئەوە بوو چەند جارێک کە ئاهاتەوە ئەوە ئاشکرایش ئاهاتەوە نەبوو بڵێ بدزی بێ ئەوە بێ خەڵکی زۆرە بینی بێ لەوەی کە مامجالی ئەبینی برادرانی تری مەکتەبی سیاسی بەشێگە بینی منە چوومەن لە ماڵەوە لە خزمەتیا دانیشتە قسە و باسمان دەکرد ئەوە بۆ ئاخر جار کە ڕۆشتەوە گەڕایەوە بۆ بەغا ئیتر بەهی ئەوەی حتا مامجلال وەکو بزانم پێداگەری لێ کردبوو کە ئیتر نەڕواتەوە تۆ چەند جارە ییتەوە بە ئاشکرایەتەوە ئەمان بینیتەوە ئەوە بیتوانە حکومەتی باسیش دڕندەیە یعنی دوایی شتێکت لەگەڵا ئەکا ئەوەکە ئاخر جار وا ڕۆشتەوە کە ئیتر هەندێک ئیشوکاری خۆی هەیە تەس هەیەکا و ئەوەیەکا و جێبەجێیەکا و ێژگاری ئەگەڕێتەوە کوردستان ئەو بوو بەداخەوە ئەوە ئیتر ئاخر جاری بوو نەمان بینیەوە و چوەجێ حەقی خۆی مامۆستا شێرکۆبێکەس بۆ مەرجی حەلمی عەلی شەریفەڵێ مانگی زانست زەنگی دەست و سەردگۆمی کوردایەتی و پرشنگ بوو وشەت باران مێژ و تەتاو دەڵەتکانی خۆشەویستی و ئاون بوو ئەو کاتی تۆ بە قەڵەمت شەوە زەنگت داگیرسان و ڕێگا بووی مۆمەکانمان تاک و تەراو تۆ لەسەر شاخ گوڵ و ئەستێرە و چرا بووی ئەم خاوەن قەڵەمە بە برشتا ڕۆژنامەنووس و نووسەر و سیاسی و لێکۆڵەرە لە 4 تەمووزی ساڵی 1990دا لە شاری بەغدا کۆچی دوایی کرد و لەسەر وەسیەتی خۆی لە شاری سلەیمانی و لە گردی سەیوان بە خاک سپێدرا و گەڕایەوە باوەشی ئەو خاکەی کە هەموو تەمەنی خۆی بۆ ئەو ژیا.